يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، مرۆڤ کەسێکی هەڵەکارە، هیچ کەسێک نییە لەم سەر زەویەدا پێغەمبەرانی لە دەرچێ سەلامی خۆیان لەسەر بێ کە خوای پەروەردگار بە وەحی خۆی پاراستوونی لەوەی تووشی هەڵە بن و ناخ و دڵ و دەرونیانی خاوێن کردوتەوە. ئەوەی کە نەوەی ئادەمە هەمووی تووشی هەڵە دەبێ. هەر کەسێک وا بزانێ کەسێک لە هەڵە لە ژیانیدا بە دوورە، ئەوە لە قاڵبی خەیاڵاتا دەژی، دوورە لە واقع بینیەوە. بەڵام گرنگە کە ئینسان هەڵەی کرد ڕێگەی لێ بژیرێ، ئەم هەڵەیە بەردەوام نەبێ، لێی نەبێتە خوڕەوشت. مرۆڤ داوای لێ نەکراوە فریشتەیەکی بێپەڵە بێ، بەڵام گرنگە شەیطانێکی ڕەجیم نەبێ، ئەوەیان گرنگە. چونکە ئینسانەکە بەردەوام بوو لەسەر خراپەکاری، وای لێ دێ ڕۆ دەچێ لە تاواندا، ڕەش دەبێ وەکو شەیطانی لێ دێ. بۆیە لە دینی ئێمەدا کە دینێکە ڕێک کاڵای پڕ بە باڵای مرۆڤە، داوای ئەوەمان لێ نەکراوە تۆ قەت هەڵە نەکەی. ئەوە میثالیەتە، میثالیەت لە دینی ئێمەدا نییە. دینی ئێمە ڕێک لەگەڵ واقعا قسە دەکا. قەت داوا نەکراوە فڵان کەس نابێ بە حەیاتی هەڵە و گوناهێکی لێ ببیندرێ. بەڵام کە گوناه کرا، ئیسلام ڕێگا چارەسەرەکانی لە سێ شتا بۆ داناوە. یەکەم خاڵیان ئەوەیە کەسەکە خۆی کە گوناهەکەی کردو بە خۆی دەزانێ، ویژدانی نائارامە، دێر لە بینی خۆی خوادا تەوبە دەکا، ناهێڵە خەڵک پێی بزانێ، بۆ کەسی ناجێڕێتەوە. ئەم گوناهە چەندە گەورە بێ خوا لێی خۆش دەبێ. لە صحیحی مسلمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ، خوا لە حەدیثی قودسیدا فەرموویەتی: يا عبادي إنكم تخطئون بالليل والنهار. بندكانم ئێوە بەردەوام لە گوناهدان لە شەودا و لە ڕۆژدا. لە شەوە دانیشتووی گوناهت کردووە، لە ڕۆژە ڕۆیشتووی گوناهت کردووە. وأنا أغفر الذنوب جميعا. تۆی بەندە گوناه دەکەی، منیش زاتێکم کە پەروەردگاری ئێوەم لە هەموو گوناهێک خۆش دەبم. جەمیعا فەرمووی هیچ شتێک نییە بێ بە خەیاڵتا و گوناهەکەت چەندە لات گەورە بێ، تەوبەی ڕاستەقینەی لێ بکەی، ڕەحمەتی من لەو گوناهەی تۆ گەورەترە و لێت خۆش دەبم. فاستغفروني أغفر لكم. داوای لێ خۆشبوونم لێ بکەن بۆ ئەوەی لێتان خۆش بم. خوا خۆی وا دەفەرمێت تۆ داوای لێ خۆشبوونم لێ بکە و منیش لێت خۆش بم. بەڵام تەوبەیەکی ڕاستەقینە بە خۆت دابچەوە، فرمێسکی پەشیمانی لە سوچێکەوە هەڵڕێژە، دەست نوێژێکی پوخت و خاوێن بگرە، دوورکان نوێژی تەوبە بکە. ئەمە تۆ لێرە چوادەوری ئەم گوناهەت گرت. شەرتیش نێ بڵێ هەتا عومرم ماوە نایکەمەوە، لەوە چێ ساڵی کە توش بێەوە، بەڵام هێشتا مەویزمە بە خێرا تەوبە بکەوە. دیسان جارێشکە خۆت پاکەوە، چڵکن بوویتەوە جارێشکە خۆت پاکەوە، سوور مەبە با نەبێتە ڕەوژ لێت. دووەم کەسەکە گوناهەکەی لێ ئاشکرا بوو، من تۆ فڵان دەوروبەر کۆمەڵگە پێیان زانی، خۆشی تەوبەی لێ نەکرد و وازی لێ نەهێنا. واجبی سەرشانی موسڵمانانە دڵسۆزانە نەسیحەتی بکەن. نابێت لێگەڕین ئەم ئینسانە بە ئارەزووی خۆی خەریکی هەڵەکردن و گوناه بێ. بەرپرسیاتی دەکەوێتە سەرشانمان کە پێی دەوترێ نەسیحەت. نەسیحەت بە زمانێکی شیرین، بەبێ تەشهیر و ناوزڕاندن بانگی دەکەی، دەڵێ کاکی بەڕێزم، تۆ ئەم سیفەتە باشانت هەیە، خوشکە باشەکەم، تۆ ئەم سیفەتە باشانت هەیە، بەڵام سیفەتەکان هەیبن، نەک بۆی دروستکەی، درۆی بۆ مەکە. بۆ نمونە دەبینی کەسێکی میهرەبانە، کەسێکی بەخشندەیە، کەسێکی بە حورمەتە، بڵێ تۆ خاوەنی ئەم کۆمەڵە سیفەتە باشەی بیخەبەر چاوی، پێی بڵێ من دڵسۆزی تۆم، بڵێ وەڵڵاهی خۆشم دەوی، بڕوا کە خۆشم دەوی بۆیە پێت دەڵێم،
حەز ناکەم بەهۆی ئەم شتەی کە لە تۆدا دیارە و گوناهە و بێشەرعیە و تاوانە سەمع و کەرامەتت ناشرین بێ لای خوا و لای خەڵک. والله لە دڵسۆزیدا نەسیحەتت دەکەم. نابێ نەسیحەتەکە لەبەر چاوی خەڵک بێ، نابێت لە مەجلیسێکا کۆمەڵە خزم و کەس و کار و برادەر کۆبوونەوە تۆ لەوێدا پێی بڵێ فڵان کەس کاکە ئێمە تۆمان خۆش دەوێ، کوڕاگەل لە خۆت بێ، خەڵک بەخراپ باست دەکا، ئەوە فەزیحەتە، ئەوە ئابڕوود برد، ئەبێ بەس خۆت و ئەو بی لە شوێنێکی چۆڵە هیچ کەس ئاگای لێ نەبێ. ئەوە بە زمانی شیرین نەسیحەتی بکەیت، نابێ پاشملە غەیبەتی بکەیت، چونکە کە باست کرد غەیبەتت کرد یعنی گوناهەکەت بڵاو کردەوە، تۆ زیاتر ئابڕوود برد. ئەبێ کاتی گونجاو هەڵبژێری لەو وەختەیە کە نەسیحەتی دەکەی ئەو تووڕە نەبێ، چونکە لە تووڕەییدا هیچ لێ وەرناگرێ. لەو وەختەیە هەست بکەی کە خۆشی دەوی، چاکەیەکت بۆی هەبووە، کلیلی دڵی قفڵی دڵی کلیلەکەی بەدەستی تۆی دەکرێتەوە، ئەو کاتە گونجاوە هەڵبژێری. ڕێگەی ڕزگاربوونیشی پێ بڵێ، وەنمونە گەنجێکە کەوتۆتە داوی خراپەکاریەوە، بڵێ برێ بەڕێزم خوای گەورە ڕێگەی داوە، ئاوی پاک هەیە میزاو مەخۆوە، حەڵاڵ هەیە هەوڵ بدە هاوسەرگیری پاک بکە، چی داوە لەم لا ڕێگابوونە. کەسێکە معاملەی ناشەرعی دەکات، دزی دەکات، تەزویر دەکات، غەش دەکات، بڵێ کاکە وەڵڵاهی ئەو خەڵکەش هەمووی بە کەسابەتی حەڵاڵ سواز بوو خواخوانانی داونێ، تۆ بۆ ئەس لەمایان ناهێنی، ئەمایان تاقیب بکەوە بزانە کەمێکی بەرەکەتدار باشترە لە زۆرێکی هیچ وەکو کەفی دەریا هەڵچێ و دوایی بۆکو بڵقێک بتوێتەوە. نمونەی بۆ بێنەوە ڕێگەی ڕزگاری نیشاندا، نەکرد بڵێ ئەمە گوناهەکەتە، بڵێ بەمەش ڕزگارت دەبێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە وەصفی بڕوادارانی پیا و ژندا دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. لسورة التوبة آياتي حفتاويكا خواهي پروردگار دەفەرمێ پیاوانی ئیماندار و ژنانی ئیماندار هەندێکیان ئەولیا جەمعی وەلیە، دڵسۆزی یەکن، پشتوپەنای یەکن، خەمخۆری یەکن، ئامۆژگاریکارن بۆ یەکتر، فەرمان دەکەن بە یەکتر بۆ هەرچی چاکە هەیە، هەر چاکەیەک شکی ببەن ئەڵە فڵان کەس ئەمە ڕێگەی خێری دنیا و قیامەتە تۆش بیکە. هەر شتێک کە زەرەدی تێدا بێ ناپەسند بێ بینی بەرامبەرەکەی دەیکا نەسیحەتی دەکا و ئاگاداری دەکاتەوە، ناڵە کوڕە من حەقم چێ بەسەرەوە، لە دینی ئێمەدا حەقم بەسەریەوە نییە، ئەبێ حەقت بەسەریەوە هەبێت، چونکە تۆ موسڵمانی و ئەویش موسڵمانە، تۆ ئیمانداری و ئەویش ئیماندارە، خوا دەفەرمێ دەبێ پشت و پەنای بی. بەڵام وەکو عەرزم کردن بەو نەسیحەتەی کە باسمان کرد، ئاوا بە زمانی شیرین بە هێمنی بە لەسەرخۆیی بە تەنیایی بە بێ ئابڕووبردن بێ غەیبەتکردن باسی چاکەکردنی ڕێگەی ڕازنیشاندانی خۆستنەوەی کاتی گونجاو کە گوێت بۆ بگرێ و قسەکانت لێ وەربگرێ. مسڵمانی ژیر و دانا و عاقڵ سەیری گوناه دەکا، گوناهی وایە بچووکە گەورەی ناکە، گوناهی واشە گەورەیە لەبەر چاوی بچووک نابێ، گوناهی وایە کەسەکەی یەک جار کردوێتی، هیوایە دەیان جار دووبارەی کردوێتەوە. حاڵ و باڵی ئەو کەسەی کە تووشی گوناه و خراپە بووە تەماشای دەکا، ئەو کەسە لە ڕووی شەخسیەوە چۆنە، کەسێکی پیر و بە تەمەن گوناهێک بکا لەگەڵ گەنجێکا فەرقی هەیە، کەسێ نەخۆشی دەرونی هەیە و کەسێ ساغا لە دەرونا گوناه دەکەن وەکو یەک نین، ئەبێت تۆ بزانی حاڵی دەرونی ئەم کەسە چۆنە. کەسێک هەژارە و گوناهێکی کردووە لەگەڵ کەسێکی دەوڵەمەندی بێ احتیاجە فەرقی هەیە، تۆ حاڵی ببینە، ئەو زەمانەی گوناهەکەی تێدا کردووە، ئەو مەکانەی گوناهەکەی تێدا کردووە، فەرقی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا لە بیابانەوە هاتۆ بە حیاتی مەلا و مزگەوتی نەدیوە، هاتۆ لە مزگەوتە میزی کردووە. حکمی ئەم هەڵەکارە لەگەڵ سەحابەی پێغەمبەرە فەرقی هەیە، ئەمە لە سەحابەیە قبوڵ ناکرێ، بەڵام کابرایەکی داما و وازانێ وەکو ئەو دەشتەی بیابان ناو مزگەوتی ژوایە لە ناو مزگەوتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم دادەنیشە و دەست باو دەگەیەنێ، پێغەمبەر دەفەرمێ لێی تووڕە مەبن، ئەمە هێشتا ئامۆژگاری نەکراوە، هێستا بۆ یەکون نەکراوەتەوە، بەڵام گە سەحابەیە کە چەند ساڵە لە خزمەت پێغەمبەرە ئەم هەڵەیە بکەن نابێ ئاوا لێ قبوڵ بکەی، سەیری مەکانەکە کە، سەیری زەمانی ئەو کەسە بکە، سەیری تێگەیشتن وەعی و فەقیرە چی فێر بووە یان فێر نەبووە. بەرامبەر بە کەسەکان عەقڵەکان فەرقیان هەیە، عەقڵی بچووک ئەو کەسانی عەقڵیان بچووکە یوکەبیڕ الخەطأ دایما شتی بچووک گەورە دەکەن، یەک هەڵەی بچووک ببێ زۆر گەورەی دەکا، دایما تەعمیمی دەکەن، ئەڵێن فڵان کەس خراپە، ئەڵێ ڕقم لە هەموو بنەماڵەکەیەتی، فڵان کەس لە هەولێرە ئیشێک کردو، ئەڵێ ڕقم لە هەموو هەولێریە،
عەرەبێکی بینیوە خراپ بوو ئەڵە ڕقم لە هەموو قەومی عەرەبە تعمیم زۆر خراپە ئەڵێ کەس نادەم بە فڵان عەشرەت چونکە کاتی خۆی کابرایەکیان تێدا بۆ خزمێکی منی بەگرداوە جاسووس بۆ هەرچی لەو عەشرەتە بێ لەو عەشرەتەیان ملیۆن خەڵک هەیە هەمووشیان لەوانەیە لەو پیاو خراپە بێبەری بوو بن براکانی خۆڵەکە کە لێی بێبەرین ڕاستە برامە بەڵام وەڵڵای پشتیوانی ناکەم لەو خراپەدا تۆ نابێ ئەم برایە بە ئاگری ئەو بسووتێنی عەقڵی بچووک دەڵێ یەک خراپەم لە شتێک بینی هەمووی تەعمیم دەکەم ئەو قەبیلە ئەو شارە ئەو هۆزە ئەو نەتەوە هەمووم بەرچاو کەوتووە ئەوە عەقڵی بچووکە بە چاوی بچووک دەبینێ عەقڵی بچووک کەسێکی بینی یەک جار تووشی هەڵەبوو دەڵێ قەت مەرحەبای ناکەمەوە بیری ئەوەی نییە ئەگەر تەوبەی کرد خوا لێ خۆش دەبێ ئەی تۆ چی خوا بەو گەورەی خۆیەوە لێ خۆش دەبێ دە تۆش وازی لێ بێنە تۆش جارێشکە تێکەڵایی بە و بیهێنەوە ناو کۆمەڵگاوە بەڵام عەقڵی گەورە گوناهەکە هەر بێ ئەو کەسە دەزانێ ئەڵێ برایەک تاوانی کردووە گوناحە من خوشکەکەی نەخوازم خۆ ئەم خوشکە داماوە ئاگای لە هیچ گوناهێکی ئەو برایەی نییە بۆیە من گوناهی ئەم کەسە بەی خۆی دەزانم تعمیمی ناکەم بەسەر بنەماڵەکەیدا بەسەر هۆزەکەیدا بەسەر نەتەوە و شارەکەیدا بەسەر عەشرەت و هۆزەکەیدا نەخێر بەسێکی خۆیەتی من حەقم چێ بەسەر کەسەکانی ترەوە گوناهی ئەو ئاگرێک بێ بۆ ئەوانی تر لە بازنەیەکا پشوشی دەکاتەوە بۆ نمونە دەڵێ ئەم فڵان کەسە ئەم گوناهەی کردووە لە یەک بەشی لەشیدا بەڵام وەڵڵا سیفاتی چاکەشی زۆرن ها عەقڵی گەورە دایمە چاکەکانی خەڵکیش دەبینێ بەڵام یەک سیفاتی خراپی لەم کەسە بینیوە لەسەر ئەویش دەوەستێ العقول كلما كبرت زادت وزادت علما زادت رحمة وحلما إنسان چند عقلي گەورە بێ چەندە زانا بێ ئەوەندە میهرەبان و لەسەر خۆ دەبێ هەر کەسێکت بینی زۆر لەسەر خۆ هێمنە زۆر بەبەزەی و میهرەبانە ئەوە نیشانەی ئەوەیە زۆر زانایە و زۆریش عقلی گەورەیە هەر کەسێکت بینی زۆر تند و تیژ و زمان ڕق و زبر و بێبەزەیە ئەوە هەم عقلی بچووکە زۆریش کەم عیلمە ئینسان کە هەڵەی بینی دەبێت چارەسەری بکە نابێ وازی لێ بێنێ وەکو نەخۆش نابێ بیکوژی بەڵام نابێ ئیهمالیشی کەی ئەی چی بۆ بکەیت چارەسەری بۆ بکەیت ئەو کەسەی لە کەسوکاری خۆتە لە بنەماڵەی خۆتە لە هاوڕێی خۆتە لە هاوشاری و هاونەتەوەی خۆتە ئومەتی خۆتە پێویستە وازی لێنێنی کە تووشی گوناه بوو واجبی سەرشانتە لەگەڵی بی جا گوناهەکان دوو جۆرن نوع من ظلم النفس القاصر کەسەکە گوناهەکەی نەگەیشتۆتە حەدی ئەوەی خوێنی خەڵک بڕێژێ ناموسی خەڵک بەرێ و ماڵی خەڵکی بخوا گوناهەکەی تقریبا زەرەدەکەی بۆ نەفسی خۆیەتی ڕەن بێ کۆمەڵگاش بەگشتی لی زەرەدمەند بێ کە ئەم گوناهە بیندرا واجبی مامۆستایانی ئاینەیە ئێستا وتاری جومعەکەدا دەندرێ هەر جارە ئێمە باسی شتێک دەکەین ئەو کەسانە بکوژنین ڕەمێ بکوژی تێدا بێ بەڵام تۆبەیەکی کرد بێ دڵی دەدەیەوە مامۆستایانی ئاینی بە زمانی شیرین نەسیحەتی خەڵک دەکەن و لە گوناهەکان ئاگاداریان دەکەنەوە ڕێگەی ڕاستیشیان نیشان دەدەن کەسانی وەکو جەنابتان ژیر و عاقڵمەند لەناو ماڵەکان و بنەماڵەکانتاندا قسەی خێریان بۆ دەکەن ئامۆژگاری گەنج و لاوەکان دەکەن دەستگاکانی ڕاگەیاندن تەلەڤیزۆنیشی چییە؟ تەلەڤیزۆن نابێت هەر بۆ کات بەسەربردن بێ ئیشی بڵاوکردنەوەی ڕەوشتە جوانەکان چارەسەرکردنی ڕەوشتە خراپەکان جا ڕاگەیاندن هەیە لە ڕێی فیلمەوە بڕواتان هەیە بێجاری وایە لە ڕێی یەک فیلمێکەوە فیلمێکی دروستکرا و سیناریۆیەکی جوان کە تۆ شەوانە نیشانی خەڵکی ئەدەی دەیان کێشەی ناو کۆمەڵگات بۆ چارەسەر دەکا کابرا سەیری خۆی دەکا کوڕە بەخوا من ئەو گوناهەم تێدایە کە ئەو سیفەتە ناشرینەی فڵان ئەکتەرە دەیکا یەکسەر بەخۆدا دەچیەوە بەڵام بەداخەوە ئەو درامایانەی کە زۆر جا بتومان ئەم تورکی و دۆ بلاشکراوی ئەم وڵاتانە ئەوە ژەهرن دێوجامیان بەبەراکراوە بوونە سەرەتانی ناو ئەم کۆمەڵگایە خۆزگە ئەکتەرە کوردەکانی خۆمان حکومەت پشتیوانی بکردنایە ئەکتەری باشمان هەیە شانۆکاری باشمان هەیە لە ڕێی دراماوە ئیشی سینەما و دراما ئەوەیە چارەسەری ناڕەحەتیەکانی خەڵک و گوناهەکان دەکا بە شێوەی تەمسیل ئینسان ڕێک لە چیرۆک و تەمسیلە زۆر باش تێدەگا خۆت دەبینیەوە پاشان هەیە بە شعرێکی جوان شعرێکی کاریگەر جار هەبوو خەڵک خەریب و ئابڕۆی ئافرەتێک بەرێ شعرێکی فڵان کەسی گوێ لێ بۆ یەکسە هێمن بۆتەوە لە ڕێی شعرێکەوە تۆ خزمەت بکەیت لە ڕێی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیەوە بۆ نمونە کەسێک بەردەوام دەبەی لە جامی سارۆ فڕێداوە ئەو ژینگەیە پیس دەکات هەر نازانێت چاکە و خراپەی چییە نەیبیست تۆ ژینگە پیسبوون چییە زەرەری پلاسیک چییە تۆ ڕێکخراوێکت هەبێ بەردەوام لە ڕێی کۆڕ و سیمینار و پۆستەرات و ئیعلامی تەلەڤیزۆنیەوە هاوڵاتی هۆشیار کەیەوە جارێک نا 100 جار نا 1000 جار پێی بڵێ دەبە فڕێمەدا
پیسی فڕێمەدا ژینگە فیزمەکە دار مەشکێنەوە لێ دەبێ بە خوو فێر دەبێ وردە ئەمڕۆ شتە پیسە واز لێ دێنێ ئەمە گوناهەکە لە قاڵبی ئینسانەکەدا لە ڕێ ئەم دەستگایانەوە ئێمە چاکی دەکەین گوناهی دووەم ئەوەیە تەعەدایە بۆ سەر خەڵک بۆتە دەستدرێژی بۆتە جەریمە ئالێرەدا ئیشی چێ دەست پێ دەکا ئیشی مامۆستای ئاینی تازە ناتوان دەستی بگرێ دەگاتە ئیشی حکوومەت دەگاتە ئیشی پۆلیس و ئاسایش کە ئاگاداری ئەمنیەتی وڵات بێ ئەم دەست درێژی کارە دەستی بگرێ دەیگرێ حاکم فەرمانی گرتنی دەردەکا سزن دەکرێت لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت پەڕاوی بۆ دەکرێتەوە ئالێرەدا سجنکردن و گرتن بۆ سوکایەتی نییە بۆ ئەوە نییە ئەشکەنجە و ئازاری دەی و لێی عقوبەی لێبستێنی بۆ دوو مەبەستە یەکەمیان ڕزگارکردنی کۆمەڵگا لە شەڕی ئەم ئینسانە خراپە لەناو کۆمەڵگادا ناحەوێتەوە بەردەوام شەڕ و ئاژاوەی هەیە ئەیگری بۆ ئەوەی خەڵک بە ئازادی بشی چونکە خوای گەورە هەمومانی بە ئازادی خەڵق کردووە گرتوخانە مرۆڤ نابێت سجن بکرێ ئیلا مەگە شایەنی سجن بێ نابێت ئازادی لە کەس زەوت بکرێ حتا وەرگرتنی دین ئەم ئیسلام و ئیمانە خوان فەرموویەتی نابێت بە زۆر بەسەر خەڵکا فەرزیکەی ئەبێ مرۆڤ ئازاد بێ بەڵام ئازادی لەگەڵ بەڕەڵایی تێکەڵاو نەکرێ ئازادی بەڕێزان وەک هاوکێشەی کیمیایی وایە ئازادی یەکسانە بەچی زەود نەکردن زەربی زیان نەگەیاندن ئازادی یەکسانە بە زەود نەکردن زەربی زیان نەگەیاندن تۆ کوڕێک بووی جاران ئازاد بووی سەعات 12 شەو دەچیتە ماڵەوە بەڵام ئێستا ئازاد نی کە هاوسەرت هەیە یەکی شەو بڕۆیتەوە ماڵەوە 12 شەو چونکە هاوبەشی ژیانەکەت چاوەڕێتە نابێت زەوتی مافی هاوسەرەکەت بکەیت ژنێک جاران کچێک جاران لە ماڵی باوکیدا کچ بوو دەیتوانی تا سەعات 12 یەک لەسەر ئەنتەرنێت بێ و سەیری فەیسبوک بکە بەڵام ئێستا کە هاوسەری هەیە و مێردەکەی ڕۆژانە ماندۆ سەعات 10 لە جێگادایە ئەم ژنە نابێت زەوتی مافیەوە بکات نابێت لەسەر ئەنتەرنێت بێ چێ لەگەڵ یا بخەوێ مافەکانی جێبەجێ بکە دایکێک کە منداڵی نییە فەرقی هەیە لەگەڵ دایکێکە کە منداڵی هەیە نابێت منداڵەکانی فڕێداتە کۆڵان و بەخۆی بە دیار فلیم و ئەڵخەوە دانیشێ نابێت زەوتکردنی مافی خەڵک بێ ئازاد نی لەوەدا نابێت زیان بگەێنی بۆیە هەر کەسێ زیان بە ئازادی خەڵکی بگەێنێ حکومەت دەبێ بیگرێ بۆ نمونە بکوش قاتڵ بۆ دەگیرێ ئەو کەسانی تریاکخۆرن حەبخۆرن مخەدیرات بێهۆشکەرەکان بەکاردێنن ئەو کەسانی خەریکی بڵاوکردنەوەی زینا و تاوانکاری و بەدڕەوشتین ئەو کەسانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ جنێ و تەشهیر و سوکایەتی بەکاردێنن ئەو مامۆستا ئاینیانەی وتاری تند و تیژ و تەشهیر و جوێن و ناوڕزاندن بە خەڵک دەڵێن ئەمانە دەبێت حکومەت لێپرسینەوەیان لەگەڵا بکات تەنانەت بگاتە حەدی سجنکردن بۆ ئەوەی ئازادی مرۆڤەکانی کە پێشێل نەکەن تۆگە پیاوکوژێک هەبوو لە گەڕەکەکەدا لە شارەکەتدا ناتوانی کاسبی بە ئازادی بکەیت ئەگەر تریاکخۆرێک هەبوو حەبخۆرێکی بێهۆش و گۆشت سارەی لێخڕی تۆ لەگەڵ ماڵ و عایلەکەت تا توی سەیرانێک بکەیت سەردانێک بکەیت سەفرەیەک بکەیت ئەو خۆت پێدەکێشە ماڵوێرانت دەکا چونکە بێهۆشە واجبی حکومەتە ئەمانە بگرێ بیان کە دە شوێنێکەوە نابێت حتا منی مامۆستای ئاینی ڕێگەم پێ بدرێت تەشهیر بە تۆ بکەم سوکایەتیت پێ بکەم بێحورمەتیت پێ بکەم نابێت ڕێگا بدرێت هەر کەسێ فەیسبوک یەکدانێ و بە ئارزووی خۆی وێرانی بەرامبەر بە خەڵک بکە زمانی پیس و تەشهیر بەکاربێنێ ئیشی حکومەت ئەوەیە با ئازادی خەڵک پێشێل نەکرێ ئەوانەی دژی ئازادین لە گۆشەیەکا کەناریان خا دووەمیان مەبەست لە سجنکردن و زیندانیکردن بۆ ئیسلاحە مەبەست ئەوەیە خەڵک ئیسلاح ببێ و چاک ببێ زیندانیکردن بۆ فەلاقەکاری و ئەشکەنجەدان و چێبڵکاری نییە بۆ ئەوەش نییە کابرا حکومەت دای دەنێت 10 ساڵ لە ژوورێکا بەس بە خێوی دەکا و سەتەلایت و تەلەڤیزۆنی بۆ داناوە تووشی خراپەیەک بۆ کە گیراوە ئێستا 10 خراپەی کەشی چۆتە سەر چونکە ئەوەندەی خەڵکی خراپ لە سجن نابینیوە ئەوەی نەشی دەزانی فێری بووە ئەبێ سجن بەمبەستی ئیسلاح بێ بۆ چاککردنی ئەو کەسە بێ کە دەیهێنێت دەرەوە کەسێکی تر بێ بۆیە وتراوە أن غاية الإنسانية أن يكون المرء مصدر أمان للآخرين أما فيري سجن كراو بكري ما مصطاي بو ببري وتاري بو بدري محاضراتي بيشكش بكري فير بكري سرچاوي إنسانية أويا إنسان سرچاوي أمان بي بو خلچي تر خود بأمانه وبجري زيانيش بخلچي مقيانا براكم خشككم كتشويتو ناو كوملغا
بۆ خۆت بە ئەمانەوە بژی کەس دەست درێژی نەکاتە سەر بەڵام تۆش ئەمان و ئەمن و ئاسایشی خەڵک تێک مەدە تۆش میکرۆب مەبە لە ناو کۆمەڵگادا جا ئەم حاکمە یاسای لەبەردەستایە حاکمی ژیر و دانا بە حکمت و لێزان شەر نییە هەر پەنا بۆ سجنکردن بەرێ هەر شتێک کرا یەکسەر بنووسێ 6 مانگ تەوقیفی کەن و 3 مانگ بیگرن و 2 ساڵ حکمی دەن کە عەرزم کردن زۆر جار ئەو سجنکردنە کەسەکە ماڵوێرانتر دەکا بە ئیعترافی بەڕێوەبەرایەتیەکانی ئاسایشی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ زۆر کەس هەبووە لەسەر شتێکی بەسیط گیراوە کە لە سجن هاتۆتە دەرەوە فێری تریاک کێشان بووە لەوێ ڕەفیقی وای بینیوە زۆر کەس هەبووە بە حیاتی ئاژەڵێکی نەکوشتووە لە سجنە فێری پیاوکوشتن و ماڵبڕین بووە ڕەفیقە خراپەکانی لەوێ ڕەفیقی وای دۆزیوەتەوە واتە ئیسلاحی نەکرد ماڵوێرانی کرد بۆیە بابەتێکم خوێندەوە باسی حاکمێکی ئەمریکیە ئەڵێ گوناه تاوان بە شەرتێک نەگاتە قەتڵ کەسێکی بەعەمدی نەکوشت بێ ئەوە جیاوازە نەگاتە اغتیصاب کچێکی بێت تاوان دووسێ کەسی ملەستور پەلاماری بدەن و اغتیصابی بکەن و ناموس و ئابڕووی خۆی بنە ماڵەکەی بەرن ئەم دوانەی لێ دەرکە ئەڵێ ئەم دوانەی لێ دەرکە قەتڵ و اغتیصابی ئافرەتی بێگوناه هەموو شتێک شەر نییە بە سجن چارەسەر بکرێ ئەو حاکمە ئەمریکیە ئەو قازیە ناوی مایکل سکۆنتیە زۆر حکمی جوانی لە ئەمریکا دەرکردووە و ئومێدەوارم لە وڵاتی ئێمەشدا کاریان پێ بکرێ شتی جوان لە هەم ئەمریکیەوە بێ لە مەسیحیەوە بێ لە هەر کەسێکەوە بێ شتی جوان وەرگرە ئەتوانی یاسا بەکاری بێنێ حاکمەکانی ئێمە سوودی لێ وەرگرن ئەم حاکمە سەرخۆشێک دەبەنە بەردەمی کە بە سەرخۆشی شەو لە نادی گەڕاوەتەوە ئۆتۆمبیلی لێخوڕیوە مەفارزی مرور گرتویانە دوای لێکۆڵینەوە کە بە ئاگادێتەوە سێ دەکەن ئەم جەنابی سەرخۆشە دکتۆریشە دکتۆری خەستەخانەشە بەڵام عەرەقخۆرە زیادی خواردوێتەوە بە سەرخۆشی ئۆتۆمبیلی لێخوڕیوە حاکم بیری کردوێتەوە دەتوانێت بە مادەی یاسایی ئەم پیاوە بگرێن هەم ئۆتۆمبیلەکەی حجز بکە هەم بۆ خۆشی بۆ چەند مانگ بگیرێ و غەرامەی مادیش بکرێ بەڵام بڕیاری حەکیمانە و ژیرانە دەدا لەسەر ئەوەی ئەم دکتۆرە بخرێتە سجنەوە علمێکی زۆری پێ لە سجنا چێ سوودی لێ دەبینێ تەعاهودێکی پێ پڕ دەکاتەوە کەسێکی سەرمایەدار دەبێتە کەفیلی ئەڵێت جەنابی دکتۆر عقوبەی تۆ بۆ ئەم کارە نایاسایی و ناجوانمێرانەت ئەوەیە ئەبێ بڕۆی لە قوتابخانەکاندا لە ڕێی علمی طبی و پزیشکیەوە دەرس بە گەنج و لاوەکان بڵێیتەوە زیانی سەرخۆشبوون و کحول و مادە هۆشبەرەکان چەند خراپە بۆ مرۆڤ چۆن وێرانی دەکا 100 محازەرە دەبێت بۆ نمونە بڵێیتەوە بەتایبەت بۆ بچێن نووسینگەی شۆفێری کە خەڵک ئیجازەی سایقی دەردەکا بۆیان باسکەی ئینسان لە کاتێکا کە سەرخۆشە ئۆتۆمبیل لێ بخڕێ چ مەترسیەک لەسەر خۆی خەڵک دروست دەکا ئەبێت تۆ بڕۆی خەڵکم بۆ وشیارکەیتەوە لە جیاتی ئەم هەڵەیە کە تۆ کردوتەوەکو دکتۆرێک ئەبێت دەیان خەڵکی کە ئامۆژگاری بکەین نەعەرق بخۆنەوە ناگە خواردیانەوە شۆفێری بکەن و چ زیانێکیان لێ دەدا لەم ڕێگایەوە کابرا ئازاد دەکا ئەویش دەبێت کارەکەی خۆی جێبەجێ بکە گەنجێک مڕاهیقێک لە پیرێک دەدا پەلاماری پیاوێکی دان عمر و بە تەمەن و بە ساڵاچوو دەدا و لێی دەدا و زلەی لێدا و سەری دەشکێنێ کاتی حاکم ئەم گەنجەی دێننە بەردەم سەیری دەکا باشەوا گرتم وا ساڵێکمان گرت بەخوا لەوانەیە ڕق ئەستورتر بێ لەسەوەی لەسەر پیرێک گرتومانە بەڵام چونکە سوکایەتی بە تەمەندارێک کردووە کە ئەم شایانی ئەو سوکایەتێ پێ نەبووە بڕیار دەدا دەڵێ کاکە ئەم گەنجە دوای خەواندنی کەفیلێک کەڕاناکە لە ژێر حکمی یاسا دەمێنێتەوە با بڕوە لە خەڵوەتخانەیەکی پیراندا ئەو شوێنانەی پیر و بە ساڵاچۆ بێکەسەکانی لێن ئەبێ ماوەی 2 مانگ خزمەتی ئەو بەتەمەنانە بکە ئەو پیرانە 2 مانگ بچێت لە خەڵوەتگەی پیریدا پیرەکان خاوێن کاتەوە نانیان بەدەمەوە کا دەرمانیان بداتێ خزمەتیان بکە با 2 مانگ لەگەڵ ئەو پیرانەدا بژی ئەمجا بۆی دەردەکەوێت ئەگەر ڕۆژە خۆی پیر بوو ئای چەند پێویستی بە خزمەتە ئای ئەم پیرانە چەند ساڵحن چەند گوناحن چۆن تۆ دڵت هال لێی دەی لە ماوەی 2 مانگا دڵی نەرم دەکەم تخوا چەند حکمێکی جوانە بەخوا لەوانەیە دوای 3 مانگەکە پاتە دەرەوە پیاکوژێکی لە پەیدا بووە بەڵام با 2 مانگ لە خانەی بە ساڵاچواندا کار بکە کابرایەکی سەرخۆش لە ئەمریکا پشیلەیەک دەکاتە فڕنەوە دەیسووتێنێ ئەوە جەریمەیە لێرە مرۆڤ دەکوژرێ و کابرا مەسوولێک لە پشتێوە بێ بۆکو بەرزەکی بانان بۆی دەردەچێت
بەڵام لە وڵاتی پڕیاسادا کە خوا حەد لەسەرەوەش دانهێڵێتەوە خۆی بێدینیەکانی ئەو دادپەروەری هەیە پشیلەیە گوناهە بسووتێندرێ نابێ بڵێ ئەو پشیلەیە بۆستە حاکم لەسەر ئەمە دەیگرێ ئەو حاکمە مایکل سکونتی باس بانگی دەکا و ئەڵێ من سەرخۆش بووم و ئیتر ڕقم لە پشیلەکەم هەستا و ئازاری دابووم و خستمە فڕمەکە و سووتاندم ئەڵێ لە جیاتیەوە من سجن ناکەم نادگرم بڕۆ ئەبێت لە باخچەی ئاژەڵانی بنسلفانیا بۆ ماوەی 2 مانگ ژووری پشیلەکان تۆ خاوێنی کەیتەوە خواردنیان بدەیتەوە لەگەڵ ئاژەڵەکان ڕەفتار بکەیت 2 مانگ پشیلە بۆ بەخێوکەی لە ماوەی ئەو 2 مانگەدا دەبی بە دۆستی ئاژەڵان دڵخۆش دەبی پێیان نرخی ئاژەڵ و پشیلەکانیش دەزانی خێرێکیشت دەست دەکەوێت 2 مانگ دەینێرێ بۆ باخچەی ئاژەڵان لە جیاتی حکمی ئەوەی بیخاتە سجنەوە 2 مانگ خزمەتی پشیلەکان بکە 7 گەنج دار دەبڕن لە باخچەیەکە بۆ ئەوی بۆ پێویستەکانی خۆیان بەکاری بێنن بێگومان پۆلیسی دارستان دەیانگرێ ئەم حاکمە پێیان دەڵێن ناتان خەمە سجنەوە ئەبێ بڕۆن هەر یەکەتان دەنەمام لە شوێنێکا بنێژن یعنی لە جیاتی 7 دار بە 7 کەس کە بڕیوتانەتەوە ئەبێ 7 دار بنێژن کەفیلم بدەنێ حتا دارەکەەوە ئەوە گەورە دەبێتەوە بەخێویکەن ئاوی بدەن بژاریکەن کودی پێوەکەن چاودێری بکەن نەشکێنرێتەوە بۆ گەنجێک 2-3 ساڵ خەریکی نەمامێکە ئەم جا دەزانێن نرخی 1 نەمام چەندە جاران هەر لە باخچەکە دەڕۆ ئەوا دەکە دەیشکێنێتەوە نازانێ ئەم نەمامە بە چ زەحمەتێک گەیشتۆتە ئێستا با گەنجێک خۆی نەمامێک بنێژێ با دەنەمام سەرپەرشتی بکات خوا چ حکمێکی جوانە کاتێ نەمامەکان گەورە بوو خۆی دەبێتە دۆستی ژینگە داری خۆش دەوێت بەڵام بەخوا کە لە سجن هاتە دەرەوە چوار داری کەش دەشکێنێتەوە ئەم جارە تۆڵە دەکاتەوە بەڵام نابا دارمان بۆ بڕوێنێ لە جیاتی ئەوەی لێ بکەین نمونەیەکی زۆر جوانی تر لە وڵاتی لوبنان ئافرەتێکی حاکم هەیە بە ناوی جۆسلین مەتا ئەمە 1-2 ساڵی ڕابردوو ڕوویدا جۆسلین مەتا ئافرەتێکە دادوەرە قازیە بەڵام مەسیحیە ئافرەتێکی زۆر ژیر و تێگەیشت و حاکمێکی دانا حاکم هەیە زانایە بەڵام دانا نییە وڵاتی ئێمە حاکمەکان هەمویان باشن زانان کتێبی قانونی لەبەر دەستا بە مادەی ئەوەندە فەقەرە ئەوەندە فڵانکەس ئەوەندە سجن دەکرێت بەڵام حکمت و دانایی ئەوەیە تۆ ئەم فەقەرانە لە ئیسلاحە بەکاربێنی کەس 3 گەنج توندڕە و توندوتیژ وا لە مزگەوتە لە ڕێی هەندێ مامۆستای ئاینیەوە بە حسابی خۆیان پەروەردەکراون کە ڕقیان لە غەیری هەموو موسڵمانێک بێ ئەچنە سەر کەنیسەیەک سوکایەتی بە هەیکەلێک دەکەن کە گوایە بۆ خاتو مریەم لە کەنیسەیە دروست کراوە هەیکەلەکە پیس دەکەن و دەمی دەشکێن و سوکایەتی پێ دەکەن گوایە عیزەتی ئیسلامیان بەسەر مەسیحیەت داداوە بە حسابی خۆیان پۆلیس هەموو کامێرایە دەیگرێ کە دەیگرن دەیانبەنە لای ئەم حاکمە مەسیحیە ئەم ئافرەتە بەڕێزە کە مەسیحیە و ئافرەتێکە حاکمی شارە لە جیاتی ئەوە دڵێ من سێنی مادەی قانونی ئەوە چکارن دەڵێ وەڵای من موسڵمانین تەزکەرەکان دەنسەیە کە بەڵ ئەدیانە الموسلیم بەڵێ موسڵمانین پەروەردەی مزگەوتین دەڵێ دێ بەخۆیەوە لە دینی خۆتان حاڵی نەبوون من بە مادەی قانونی دەتوانم لە 6 مانگ تا 3 ساڵ عقوبەی سجنتان بدەم چونکە بە پێی مادەی یاسایی هەر کەسێ سوکاتی بە ئاینێکی تر بکە بە بیرروباوەڕ و معتەقەدێکی ئاینی ڕسمی وڵات بکە ئەبێ سزاکەی لە 6 مانگ بۆ 3 ساڵ زیندانی بکرێت و ئەوەندەش غرامە بدا بۆ کەنیسەی کە سوکایەتی پێکردووە بەڵام من هیچتان لێ ناکەم ئەو 3 گەنجە بەڕێزە ئێوە لە دینی خۆتان حاڵی نەبوون هەر بەناو موسڵمانن نەدەتان گرم نە غەرامەی مادیتان لێدەستێنم نە ئەشکەنجە و ئازاریشتان دەدەم پێتان دەڵێم کەفیلێکم بۆ دەخەوێنن دوای ماوەیەکی دیاریکراو هەر سێکتان ئەڕۆن قورئانی پیرۆز بەدەستەوە دەگرن لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 31 تا 55 بۆ لەبەر دەکەن ئاەتی 31 تا 55 ئالی عیمران کە وەصف و ستایشی خاتو مەریەمی دایکی عیسایە سەلامی خوای لەسەر بێ إن الله اصطفاك على يا مريم إن الله اصطفاك على نساء العالمين قوري بسر هموو ژنانی دنیا و بەهەشتا بڕۆن باسی مەریەم لەوێدا بخوێنەوە بڕۆن باسی مەریەم بخوێنەوە ئەمجا بۆتان دەردەکەوێەوە چ گوناهێکی گەورەتان کردەوە لە قورئانەکەی خۆتان حاڵینین سبحان الله چ حاکمێکی ژیر مەسیحیە خۆی بەو مسلمانە ناتێگەیشتووە دەڕێ بڕۆ قورئان بەدەستەوەگرە ئاەتی 31 تا 55 سوورەتی ئالی عیمران لەبەرکە کە هاتێەوە لەبەر بە معناوە بۆت خوێنمەوە من ئازادت دەکەم هیچ کاتیش ناتخەمە سجنەوە بڕۆ ناو ماڵی خۆت و کەس و کاری خۆت و ئیش و کاری خۆتەوە ئەم مرۆڤە ئیسلاح دەبێت
بەڕاستی لە وڵاتی ئێمەدا زۆر جا غەرامەکردن هەر تەنها مەبەست پێی وەرگرتنی مادەیە بۆ حکومەت پارەکەش نازانی چی لە دەکرێت و چێ دەیخوا خۆزگەر لە وڵاتانەوە سودمەند بووینایە ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیا کامێرەی چاودێری ڕێگاوبان کە شتێکی هەرە باش و جێی دەستخۆشیە بۆ هەموو برادەرانی پۆلیسی هاتوچۆ کە لە شوێنەکاندا هەمی کشە کامێرەی چاودێری هەبێ ئەوانەی توندڕە و تیژڕەون سزا بدرێن مرۆڤ بە مادە کۆنتڕۆڵ دەکرێت سایقێک کە زانی 2-3 ملیۆن دینار غرامەی هاتۆتە سەر جەرگی دەتەزێ ئەگەر شۆفێری تەکسی ئەوانە بێ فەقیرە هەر دەتۆقێ کە سابەتی هەفتەیەکی لە ڕۆژێکا دادەنێتەوە ئەگەر شۆفێری تایبەت بێ دیسانەوە گەنجێکە ئەو هەموو پارەی لە غەرامەدا نادا هێواش دەڕوا بە سەلامەتی هەمووان تەواو دەبێ بەڵام با هەر ئامانج پارە وەرگرتن نەبێ لە زۆر وڵاتی دنیادا ئێستاوەی کە خوێندومەتەوە کەسێک بۆ نمونە ملیۆنێک دیناری لەسەر بێ غەرامە دوای ئەوەی کەوا ملیۆن دینارەکەی لەسەرە بەرپرسی هاتوچۆ ساڵێکی بۆ دادەنێت ئەگەڵن لە ماوەی 3 مانگی داهاتوودا تۆ هیچ جار لە کامیرەی هاتوچۆن نەدا هێواش ڕۆیشتی و تووشی کامیرە نەبووی لە کامیرە نەدا لە ماوەی 3 مانگا هیچ مخالفەیەکی هاتوچۆن نەبوو یەک لەسەر 4 غەرامەکە لەسەر لا دەچێت 250,000 نادەی 750,000 دەمێنێتەوە ئەگەر تا 6 مانگی داهاتوو تۆ هیچ جار تیژڕەوی نەکرد و لە کامیرە نەدا نیوەی غەرامەکە لەسەر لا دەبین 500,000 دەدەی و 500 نادەی خۆ ئەگەر تا 9 مانگی تر هیچ سەرپێچیەکن نەکرد 750,000 عەفوو بە خۆ ئەگەر 1 ساڵی داهاتوو تۆ جارێش کە لە کامیرە نەدا و تیژڕەوی نەکردەوە هەر هیچ مەدە بە حکومەت مهم وەیە ئافرین تۆ دوای ئەو تیژڕەویە کە ملیۆنە دینار غەرامەت لەسەرە 1 ساڵ ڕێک و پێک ڕۆیشتووی بۆ جارێکیش لە کامیرە نەداوە کەواتە گوناهەکەت پاک بووە تۆ بووی بە کەسێکی باش پێویست ناکە پارە لێ بستێنین خوا ئەمە باشترە یانەوەی کە 3 جاریش غەرامە دەکرێت و هەر سەرپێچیش دەکاتەوە بە ئینکارە دەچێت جاری وڵک قەینا پارەکە دەدەم و لە کامیرەکە دەدەم بەس کە زانی حکومەت دەستگاکانی هاتوچۆ بەم شێوەیە مەبەستیان بەس پارە وەرگرتن نییە تێدەگا مەبەستیان ئیسلاحی ئەم کەسەیە سەلامەتی کۆمەڵگایە وەڵڵا ئەو کەسە لە شانی خۆش دەبێ وایە نەبەڕێزان بۆیە ئێمە زۆر زەرورە هەل لە خۆمانەوە وەکو تا دەگاتە بەرپرسانی حکومەت و ئاسایش و پۆلیس تا دەگاتە حاکم و دادوەرە بەڕێزەکان تێبگەین کە مرۆڤ وەکو ئەو حاکمە مەسیحە قسەیەکی جوانی هەیە کە دەڵێ القانون لا يجب اختصاره بالسجن لأنه مدرسة قانون و یاسا نابێ هەر کورد بکرێتەوە لە گرتن و سجنکردنی خەڵکە قانون و یاسا قوتابخانەیە ئەبێ خەڵکی تیا پەروەردە و پێ بگەیەندرێ خەڵکێکی جوان پەروەردە بکە نەک ئیشی قانون هەر ئەوە بێ بە مادەی ئەوەندە فڵان کەس ئەوەندە سجن کرا و حکم دراوە با ئیشی دروستکردنی مرۆڤی چاک بێ کەم کارەش وابزانام دەتوانین هەمومان بیکەین لە وڵاتەکەمانە پەرەی پێ بدەین هەم خۆمان کە باسم کردوەکو ئاستی خۆمان تەوبە بکەین لەبینی خۆمان و خوادا لە هەر گوناهەکەمانە وەگە گوناهبارێکمان بینی نەسیحەت و ئامۆژگاری بکەین وەگە ئیشەکە لە دەستی من و تۆ دەرچوو ئەبێ حکومەت بە ئەشکی سەرشانی خۆی هەستێ بۆ ئەوەی ئازادی مرۆڤەکان پێشێل نەکرێ ئەوانەی ئازادی خەڵک پێشێل دەکەن و دەبنەمای ناڕەحەتی بیانگرێ بەڵام مەبەستی ئیسلاح بە مەبەستی چاکردن داواکارم لە خوای پەروەردگار لە دینەکەی خۆی باشتر شارەزامان کە لە هەموو جوانیەکانی دنیا شت وەرگرین و فێری بین و کاری پێ بکەین یا ڕەبی خوایمە وەکو موسڵمانان بتوانین شتی جوان نیشانی کۆمەڵگەی جیهانی بدەین لە هەموو جیهانی شەوەشتە جوانەکان وەربگرین بۆ وڵاتی خۆمان یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ئەڵڵا یا شافی ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵبەخەمە خوایە دڵی خۆشکەی ئەوەی گرفتارە خوایە ڕزگاری کەی هەر کوڕکچێکی لاو هەر ئاوات و مەبەستێکی خێری هەیە و مەبەستی هاوسەرگیری خێری هەیە یا ڕەبی خوا بە ئاواتی خۆی بگەین و کاری بۆ ئاسانکەی و کەسێکی شاوی بەنسیب بکەی یا ڕەبی خوایم کوردستانمان پارێزراوکەی خوایە کوردستانمان پارێزراوکەی لە هەموو ئەو نەخۆشی و ئافەتانەی کەوا خەڵک لیان دەترسێ خوایە بە دوورمان کەی یا ڕەبی خوایە کوردستانمان و هەموو جیهان هەموو گەلانی جیهان لە هەموو ئافاتەکان لە هەموو بەڵاکان لە هەموو میکرۆب و ڤایرۆسەکان خوایە بپارێزی ڕەحم بە حاڵی ئەو کەسانە بکەی کەوا توش بوون و وڵاتیان توش بۆ خوایە ڕزگاریان کەی یا ڕەحم الڕاحمین فەرەحی بخەیە نێوانمانەوە خوایە دەسەڵاتدارانمان دادوەرەکانمان هۆشیارتر کەی یاسا بۆ ئیسلاح بەکاربێنن نەک بۆ سزادان یا ڕەبی خوایە حکم بە قورئان و شەریعەتی ئیسلام بکرێ خوایە گیان هەمومان لەژێر دادگەری ئیسلامدا بحەسەینەوە آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع
ذلكم خير لكم إن كنتم تعلمون